سڵاو بینەرانی خۆشەویست، گۆڕانکایە دراماییەکانی ئەم دوو ساڵەی ڕابردوو زۆر شتی بەسەر یەکدا تێکدا. ئەوەی کە تێبینی ئەکرێ هەموو خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر مەترسیدایە. عێراق لەم ناوەدا چی لێ بەسەر دێت؟ ئەی هەرێمی کوردستان چی لێ بەسەر دێت؟ ئێمە لەم ئەڵقەیەدا هەوڵ دەدەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئازاد تۆفیق ئەم بابەتە تاوتوێ بکەین بینەرمان بن. مامۆستا بەخێر بیت. سپاس بە بەڕێستان. جارە بە پرسیارێکی جۆرێک لە کورد، عێراق وڵاتە یاخود دەوڵەتە یان نا؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم بەرنامەیە. پێم خۆش بوو لەسەر ئەو تەوەری کە بەڕێزت دەستنیشانی کرد بۆ قسە بکەین لەسەر عێراق و ئایندەی عێراق و بنیات و تەکوینی عێراق لە ئەساسەوە. من پێم وایە عێراق لە ساڵی 1920 کە دروستە بێ بەرهەمی سایکس پیکۆیە، بەرهەمی هەڵەیەکی مێژوویە، عێراقێکی نامتەجانسە بە زۆر ئەرچێن لە بەیەکەوە. 21 عێراق دروستە بێ، 23 مەجلیسی تەئسیسی پێی وایە بە عێراق بەبێ ویلایەتی مووسڵ عێراق نییە. 1925 شانزەی دوانزەی 1925 لە کۆبوونەوەی 27مینی عەسبە واتە کۆمەڵی گەلان بە ڕەسمی ویلایەتی مووسڵ کە کوردستانی ئەمڕۆیە بە کەرکووک و سلێمانی و هەولێر و دۆک و هەڵەبجەوە ئەخرێتە سەر عێراقی عەرەبی بۆ پارسەنجی سونە بەرامبەر شیعە، چونکە شیعە لە ساڵ 55 و 60 سونە کەمترە، کوردیەخە لەپاڵ. عێراق دروست بووە لە سێ نەتەوە. من قەت پێم وانییە عێراق لە کورد و عەرەب پێکات بێ. نەتەوەی عەرەبی شیعی بەرنامەی ئەجندەی بەرەو هیلالی شیعی زۆر میتۆدێکی جیایە. نەتەوەی عەرەبی سونی بەرەو عەرەبیزم، بەرەو پان عەرەبیزم، بەرەو ئومە عەرەبی واحیدەکەی خۆیان زۆر جیایە. ئەم دوو نەتەوەیە کە نەتەوەی عەرەبن کە یەک کلتورن، یەک مێژون، یەک زمانن، دوو ئەجندەی جیاواز، دوو میتۆدی جیاواز، دوو بیرکردنەوەی جیاوازیان هەیە کە شیعە و سونە لە ئەمڕۆی عێراقا بە هیچ شتێک ناگەن یەک. سێمیان کوردە وەکو نەتەوەیەکی سەربەخۆ، خاوەنی خاکێتی، نیشتیمانیەتی، زمانیەتی، کلتوریەتی، مێژوویەتی. ئەم عێراقە نامتەجانسە. هەر ناوەکەی تەسمی عێراق تەسمی سیاسیە، تەسمی جوگرافی نییە. هەر یەکەم مەلی کە ئێنن بۆ ێرە بەڕێز باش زانی لە ئوردنەوە ئێنن، لە ئوردنەوە. ئەو ڕۆژەی کە تاجی پشایەتی خاتەسەر واتە ڕۆژی 1921 لە مێژووی ئیسلامە بە ڕۆژی غەدیر لە ناوزەدایەکرێ. ئەو ڕۆژەیە کە بە حساب محەممەد درودی خوای لەسەر بێ کە کۆچەکە لە مەکەوە بۆ مەدینە ئیمامی عەلی لە شوێنی خۆی دانێ. ئەمە بۆ مجاملەی شیعەکان بووە. ئەو کاتە عێراق وڵاتێکی نامتەجانسە، وڵاتێکە بە یەکەوە ژیانی تیانە. باشترین عێراقی دوای 2003 ئەم عێراقی ئەمڕۆیە کە فیدراڵی بە کورداوەکو ئیداری نەگوەکو دەوڵەت، کە فیدراڵی بە کورداوە وەکو خاک و مێژوو جیابوونەوە نا، وەکو یەکێ لە مەحافەزەکان. بۆیە بەڕاستی من پێم وایە عێراق دەوڵەت نییە و ئەم دەوڵەتە لەسەر بنیاتێکی با بڵێن مەبنی عەلە الباتڵ باتڵ دروست بووە، هەر ئەبێ بەرەو تەفکیک بوون بڕۆ. زۆر باشە. مامۆستا لە با بڵێن وەکو جەنابەت باس کرد تۆفانی ئەقسا با ناوی بنین. تۆفانی ئەقسا کاتێک ڕوئەدات لە غەزەیە وەکو بڵێن بوومەلەرزەیەک هەژێنەرێکی گەورە هەموو جیهانی عەرەب بە تایبەتی ئاهەژێنێ. پێت وایە ئەم ڕووداوە شتێکی کتوپڕ بوو، یا بەرنامە بوو، یا هەر بەرنامەی حەماس بوو، یا یەک بەرنامەی حەماس نییە وەکو حەماس بەتەنیا و دەوڵەتی ئیقلیمی لەگەڵە و دەعمێکی لۆجستی عەسکەری سیاسی اقتصادی گەورەی لەگەڵە. دوو قەول هەیە لەسەر ئەمە. قەولێکیان ئەڵێن با بڵێن ئەفسانەی ئیسرائیل لەوا شکێنرا، لەوا پوچەڵ بوویەوە کە حەماس توانی عبوری حدود بکات، بچێت ناو دەوڵەتی ئیسرائیل بە دەیانی لێ بکوژرێ و بە سەدانێکی ئەسیر بکات. ئەی ئەم دەوڵەتە کە بە حساب ئاگای لە خۆیەتی، بە حساب ئاگای لە خشەی مارومێروە، ئاگای لەم حدودە سنووری خۆی نییە کە دەیان تەکنۆلۆژیای مۆدێرنی نوێی ئەنتەرنێتی هەیە، فەزایی هەیە، مراقبەی منتیقەیەەکە. قەولێکەیە ئەمە ئەفسانەی ئەمنی ئیسرائیلیشکان. قەولێکیە نەخێر ئیسرائیل ئاگای لە وردەکاریەکەشی هەبووە، چونکە بەڕاستی دروستکردنی نەفەخەکان بۆ حەماس هاتنی چێکێکی گەورە بۆ حەماس،
تمرینی حماس بە دەعمێکی اقتصادی ئیقلیمی گەورەی وڵاتێکی زلهێزی ناوچەکە ئەمە نابێ ئیسرائیل یان ئەمریکا یان چاوی غەرب لین بێت. بە کورتی بەڕێزت پێت وایە من پێم وایە بەڵێ ئیسرائیل ئاگای لێ بۆ بیانوێکی گەورە بۆ یاوێتی بەدەستەوە. حەماس هەڵەیەکی مێژویی کرد بۆ ئیسلامی سیاسی کردی، بۆ دەوڵەتی فەلەستین کردی، بۆ غەزە کردی، بۆ ئەو گۆڕانکاریە کردی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەدات. ئیسرائیلیش بۆ پەیڕەوکردنی با بڵێن ئەجندای خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کە وەک ناتانیاهۆڵێ گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم دەست شلیەی کردبێ ینی پێت وایە ئەمەوە با من شتێ بەڕێزەوە ئیسرائیل چلۆش دروستە بێت لە 16 تووشی شەڕە بێت لەگەڵ عەرەب لە 72 تووشە بێت هیچی هەفتەیەک ناخایەنێت. یەکەم شەوی ئیسرائیل من لە شوێنە بوو مناقەشەمان کرا مناقەشەمان شەوی 7 ئۆکتۆبەر 8 ئۆکتۆبەر وتم ئەمە بچلەوە ساعت دەخایەنێ وتیان ئەگەر لە تەسیحەکەی ناتانیاوە نیە وتم چیەڵێ وتی ئەڵێ ئەمە درێژە بێ و درێژ ئەخایەنێ و بەرنامەیەکی تایبەتیمان هەیە واتە ئیسرائیلیەکان لە 40 ساعاتی یەکەمە داناوە ئەوە بۆ ساڵێک و 6 مانگە ساڵێک و 8 مانگە نزیک لە 2 ساڵە بێتەوە. خەریتەی شەرقی ئەوسەد بەڵێ بۆ گۆڕی خەریتی شەرقی ئەوسەد بۆ گۆڕینی سیستەمی سیاسی ئێجا چیان نەگۆڕی. زۆر باشە. ئێستا ئێران کەوتوتە حاڵەتی دیفاع و با بڵێن بەرەی مقاومە بەرەیەکی لاوازە لوبنان تێکشکا حەماس تێکشکاوە بەوە نیەکەواڵن یەمەن تەسلیمی تەقریباً ئەمریکا بووە. ئەوەی کە ماوەتۆ پرسیارکە ئەمە ئایا تێکشکاندنی ئێران تێکشکاندنی تەنیا ئێرانە یاخود چین و رووسیا پێوەی من پێش بینە سرع سیاسیەکە و سرع اقتصادی گەورەکەی لەگەڵ چینە و ئەمە لەگەڵ رووسیا و ئوکرانیاوانە من باش شتێک بەڕێز بڵێم من پێم وایە شتێک بناوی بەرەی مقاومەوە بۆ دەوڵەتی ئێران نەماوە. حزب الله شتێک لە سفرەوە نزیکن حەماس هەر بووە بە سفر. سووریا ڕووخا سووریایە کە ئەجندەیەکی گەورەی ئێرانی لە سووریا بووە مەسەڵەن تۆ سیرکە سووریا کە ڕوخێ هەر ئێران سەبەب نیە لە ڕووخاندنی رووسیاش سەبەبە. رووسیایە کە بناغەی ئەساسی و با بڵین قاعیدەی عەسکەری نزیک بە 2.45 لە سووریا هەیە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرابەر ئیسرائیل و مەنتیقە سووریا نەک فشێکی نەتەقانوە ڕێگەی انسحابی کردووە بەرابەر هاتنی شەرع لە ماوەی 11 ڕۆژە. ڕووخاندنی سووریا بە پشتی تورکیا بوو یا بە ئاگاداری ئیسرائیل و ئەمریکا؟ من پێم وایە بە پشتی تورکیا بووە بە ئاگاداری ئیسرائیل بووە بە بێخەبەری سعودیە نەبووە بە بێخەبەری خلیج نەبووە بە بێخەبەری ئەمریکا نەبووە. و ئەم سووریایی ئەمڕۆژ بەم شکڵەیە ئەم تێکشکانی بەرەی ئێران بەم فۆرمەی ئەمڕۆی ئەحمەد شەرع هیچ نامێنێتەوە. ئەحمەد شەرع ئەچێتە ژێر ئەجندەی ئیسرائیلی ئەمریکی خلیجی بەسەر چاو نامێنێ چەند قورسە ئەمە بخێت هێرەوە نە قورسە ئەحمەد شەرع سواری تیارەکەی بیفرێنی هەر بیکوژی بیفرێنی بیگری اعتقالیکەی هیچ قورساییەک نییە. ئەبێ ئەحمەد شەرع خۆشی ئینکاری ناکە دەوڵەتی عەرەبیە 50 ساڵ لە دەوڵەتە ناوێت قسە بکە ئەڵێ بەڵێ ئێمە لەگەڵ ئیسرائیل مامەڵەمان هەیە بەڵێ مفاوەزاتشمانێ. زۆر باشە. ئوستاز لەم بینە پرسی عێراق چۆن سیرکەین؟ ئایا عێراق چی لێ هێت یانی ئایا عێراق وەک لە ئەوڵا باس کرد عێراق مۆزاییکێکی ناڕێکی ناهۆمۆجینە ینی هەر یەکەی بەلاکە لێخڕە کورد بە قسەیەکی مەلیک فەیسەڵی شەی لەو بارەوە کورد بەلاکە عەرەبی سوننە بە ئەولایە عەرەبی شیعەش بەم لایە پێت وایە عێراق بەرەو چێت چ لەم عێراق تۆ سەیری کە بەیانی ئینتیخاباتە بێت مانگی دێ ئەمساڵ ئینتیخابات یانزەی ئەمساڵ یانزەی ئینتیخاباتی تۆ من پێم وانە ئینتیخاباتیش بێ باش ئەمە ئینتیخاباتە کە ئەبێت بۆ عێراق ئەزانی شیعەکانی عەرەبی هەموو ئەچنەوە بۆ ماڵی شیعی سنەکانی عەرەبی ئەچنەوە بۆ ماڵی سونی کوردی جێتەوە بۆ ماڵی کورد هەر کەسەش جوغرافیای خۆی هەیە هەر کەسە جوغرافیای خۆی هەیە لەبەرەوە عێراق لاستیچیە چەند ڕایکێشی بەس دەستی زەختی لەسەردا بچێتەوە شوێنی خۆی چییە فۆرمی عێراقی 1921 کە سنەتیایە ئەقەلیەتە و شیع ئەبێ بە ئەکسەریەت لە دەسەڵاتە شیع بێ بە پلە دوو کوردی جێبێ پلە دوو نوێی چواری 2023 وایە لە دەسەڵاتە نوێی چواری 2023 هەمان فۆرم بە شێوەیەکی کە تکرارە بێتەوە ئەم جارە شیع بێ بە باڵا دەست ئەبێ بە یەکەم سنە و کورد دەبێ بە دووە بوسێ ئەمە تەکوینی عێراقە من پێم وایە دوا قەڵعەی مەقاومەی با بڵین کە باز ئەکرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراقە کە ئەم قەڵعەیەش بە بڕای من ئەم قەڵایە ناگاتە 16 2025 واتە ناگاتە 100 ساڵەی لکاندنی ویلایەتی مووسڵ بۆ سەر عێراقی عەرەبی کە پێم وایە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان
ئەبێ بۆ 12 ئەم ساڵ ئەگەر گۆڕانکاریەکان ڕوویدا ئەوە لە قازانجی ئەوەیە فۆرمێکی تر لە سیاست فۆرمێکی تر لە ئەجندەی سیاسی لە بیرکردنەوەیە ئاراوە خۆی ئامادە بکە بۆ ئەم 100 ساڵە قسەی هەبێ کۆنفراسی هەبێ کۆنگرەی هەبێ پانێڵی هەبێ یعنی بابلین یەک هەفتەدانێ بۆ لە 12 سەر ئەوە بکات. تەسەوری بەڕێزت ینی بۆ خۆرەڵاتی ناوەڕاست باڵێن لە 2026 ینی پێ وایە عێراقێک نامێنێ سووریایەک نامێنێ بەم شێوەی ئێستا سووریا نازانم بەڵام عێراقی 2000 عێراق من پێم وانە بۆ 12 2025 بەم لەم فۆرمەی ئیسابێ پێشم وانی هەڵبژاردن کرێ لە 11 پێ وایە عێراق دابەشە بێتە کۆنفرانس ئەجندەیەکە یەکەم بابلین ئەوانەی کە ویلایەن بۆ کۆماری ئیسلامی ئێرانەیە نامێنن ئەجندەیەکەیە ئەم انتخاباتەش بکرێ ئەم دەم و چاوانەی ئەمڕۆ ئەم چیانە سیاسیانەی ئەمڕۆ نین کە ئەمڕۆ فۆرمەکەیان پڕکرێتەوە من بەناوی فلانەوە ئەو بەناوی فلانەوە ئەو بە هاوپەیماتی ئەمە نین فۆینی چکای بێت ئەم زانی چۆن عێراق لە دێواری وەزعەکایە کە قسەی لەسەر ناکرێت بە ڕووخاندنی فۆرمی سیاسی عێراق لەبێ یعنی ئێستا تۆ ئەگەر لێ ئیتاڵی تەنسیقی بەرابەر سوودانی دوێنێ یاخی تەسیحانەوەی سوودانی خۆ هەڵمە بژێرەوە دوێنێ مالکی تەسیحیەوەی بەس بە قسەیان ناکە بەڵێ بە قسەیانەکە نایکار فعلا بە قسەیان ناکە لە ئەعماری سوودانی ڕازی نین عێراق ئیتار چونکە ئیشی باشی کردو ئیتار نوعی سەبی دەکاتەوە ئیتار هاوپەیمانەتی نییە بە جیاجە دابەسن بەڵام بەڵێ دوای لە سەرویەکە گرینەوە ئیشکالێکی گەورەی لە عێراق هەیە سونە خۆی ئامادەیەەکە مؤتەمەر لە ئوردون بەسراوە و سونەیە عێراقی کەم نین و دۆڵی خریجی لەگەڵایە و ئەم سونەیە ئیسلامی سیاسی ناکا بە واجیەی خۆی بەرامبەر ئەمریکا یا بەرامبەر ئێران یا بەرامبەر خلیج یا بەرامبەر کوێ سونەیەکی معتەدی لەبێ چکە سونە لە 21 بۆ نوێی چواری 2023 لەسەر حکم بووە سیاسەتێکی هەڵی بووە لە نوێی چواری 2023 کە شیعە هاتۆ بەرامبەری بۆ بەپلە دوو ئەزانە چی لە دەست دەرچووە و ئەزانێ نابێ ئەو مووقیفانە تیکرار کاتەوە بەرامبەر کورد تیکراری کاتەوە بەرامبەر شیعە ئیسفادە لە هەڵی قسەشە فەرمی ئەم 21 ساڵەی حکوومەتی عێراقی نوێ کە لە نوێی چواری 2023 دەست پێکا بۆ ئەمڕۆ بکات بۆیە من پێم وایە سونەیەک ئەمریکا لە پشتێتی ئیسرائیل لە پشتێتی دووەلی خلیجی وەکو باڵێن سعودیە و ئەمانە لە پشتێتی هەمووی چۆن لە سووریا گۆڕا چۆن لە لوبنان گۆڕا چۆن لە غەزە گۆڕا لە عێراقژە گۆڕا مامۆستا قەولێکی تر هەیە ئەو گوایە ینی تورکیا و کورد و سونە بەگشتی لە تەحالوفێکە لەگەڵ ئەمریکا پێچێت شتێک هەبێ لەم بەرەوە دش بە ئێران و ئەو بەرەی کەیتر ئێران پشتگیریانەکە لە رووسیا و پێم وایە پشتی کاوالی زۆرشی تیا جارە تورکیا حسەی ئەسەدی هەیە لە گۆڕانکاریەکەی سووریا وانە حسەی ئەسەدی هەیە بەچی بە بەوەی کە شیعەی عەلەوی و ئەسەد و کوڕی ئەسەد و حافظ ئەسەد و هەر هەمووی ئیبادە بوون چێ لە سەرەتی ئەحمەد شەر خۆی لێرە مەطلوبە شیعە و سونێ و داعشە هەمان نەزانی ئەمە یەک سووریا ئەجندەی خۆی هەیە لە ناو تورکیا حتى توصير قيسان تركيا أجندي خوي عفوا تركيا أجندي خوي هنا وسوريا حتى أمر إسرائيل كان وأمريكا كان لو أجندي تركيا لنا وسوريا قليان هي نار رزايتيان هي فرنسا كان شينا كان بو روجاوا بو مظلوم عادي شي بو كان بانيا كان دعوتي كان قصيده قلا كان قال احمد شرق قصيه كان توصيان بو احمد شرق وهي كان لي علوي هي كان لي الدروس هي كان لي كرت هي لي عربي سنيش هي اجل ام اجندي جاب جينكات خۆی نەگرتووە سووریایی ئەحمەد شەرع دەڵەمەژ نییە ئەڕوخێ بەڵێ بەڵام تورکیا حسەی ئەسەدیە لە گۆڕانکاریەکانی سووریا تورکیاش بابزانی لاعیبێکی گەورە و یاریکەرێکی گەورەیە لە مەجەکە بەڵام خۆی مشت نییە خلیج هەیە سعودی هەیە ئیسرائیل هەیە ئێرانیش ئێستا بەو زەعیفێشەوە کە لەو مفاوەزاتەکانەیە بەو زەعیفێشەوە کە سووریای لەدەست دەرچووە کە حەماس و غەزەی لەدەست دەرچووە کە حیزبوڵڵا بۆ بە سفر کە لوبنانی لەدەست دەرچووە هێشتا خۆی ڕاگرتووە بە پێوە زۆر باشە مامۆستا لەم بزات ئەمڕۆوە با بڵین ئەم چەند ڕۆژەی پێشوو پەکەکە کۆنگرەی خۆی باست و بڕیاریدا خۆی هەڵوەشێنێتەوە لە تەلەڤیزیۆنی شاد دەرکەوتن کە باڵێ ئێمە خۆمان هەڵەوەشێنینەوە و ئەبینە وەکو بڵین واز لە خەباتی چەکداری هێنین و چەکەکان تەسلیمەکەین و ئیلی ئاخری پێت وایە ئەمە لە ناو هەمان ئەو هەو کێشەیە کە ئێمە باسێکین یعنی ڕاب با بڵین ڕاستپاردێژی ئەمریکی ئیسرائیلی بۆ کورد بۆ پەکەکە بە تایبەتی کە شتێک لەم بارەوە سەرەتا وەکو مێژوو ئەبێ ئێمە ڕۆڵی کوردانەی پەکەکە ڕۆڵی مێژووی کوردی پەکەکە
بەڵێ لەسەر توراسی کورد لەسەر مێژووی کورد لەسەر ئەوەی کە بەڵێ لە کوردستانی تورکیا نیشتیمانێکەیە بە ناوی کوردستان میلەتێکەیە بە ناوی کورد و بەکەکە تەمسیلیەکە ئەم مێژووە ئەبێ لە بەرچاو بگرین و دەستی بەسەر سنگبان بێ بەڵام ئەبێ ئەو حقەتش بزانی پەکەکە ئێستا 41 ساڵە خەباتەکە مانگی هەشتی ئەم ساڵێ بە 41 ساڵ شانزەی تەباخ بەپی شانزەی ئاب ئابێ مفەکەرەکەی ئەوان خۆیان شانزەی ئاب کەەوە شانزەی ئاب 3 مانگی ماوە کەمتریش بابلین ئەم بێ بزانێت لە 41 ساڵا تۆ 41 مەتر تۆ 41 گوند تۆ 41 شوێنی ناو کوردستانێکی گەوری تورکیا بەشە جوگرافیای تورکیا لە ڕووی شاخ و داخ و دۆڵ و ئەوەنە زۆر مساعیدە لە عێراق مساعدترە ینی هینترە سەختترە بڵێ تۆ ئەوە نەکەی ئەبێ بزانی باوی خەباتی چەکداری بەم منتە نەماوە من پێم وایە پەکەکەیشی باشیان کرد هەنگاوە مێژوویەکەیان بۆ خەباتی چەکداریە چەند ساڵە جێی تەقدیرە ئەمەشیان جێی تەقدیرە ئەبێ بشزانی ئەوە تورکیایە دەوڵەتێکی گەورەیە لە ناتۆیە خاوەنی ئۆرۆ ئاسیاییە 8 میلیۆن نەسەمەیە اقتصادێکی گەورە و با بڵین توانایەکی هائیلی هەیە تۆ بتوێت لەگەڵ تورکیا ڕێکەوی 100% ئەژندەی تۆ جێبەجێ بگرێ 100% نییە لە سیاسەتە تۆ دوو هەنگاو ئەو چوار تۆ چوار هەنگاو ئەو دوو بەڵام ئایندەیەکی باشی ئەوێت ئەگەر بتوانێت ئیشەکە بە مەساری تەبیعی خۆیان بڕوە مامەسە من مەبەستم لەم پرسیارە ئەمە بوو ئەڵێم پێت وایە پەکەکە کە ئەم شتەی کردو بێگومان ئۆجاران بێخەبەر نییە لە دنیا و ئەلبەت وعدی زۆریشی پێدراوە یعنی لە چوارچەوەی ئەم گۆڕینی خەریتەی خۆرهەڵاتی ناوەڕاستەیە ئەم ئیشە کرابێت یا هەشتێکی لۆکاڵی ناو باخچەلی 4 مانگ 5 مانگ لەمە پێش ئەڵێ چی ئەڵێ بێ عەبدوڵڵا ئاجالان ئازاد کرێ بێتە پەرلەمان قسە بکە عەبدوڵڵا ئاجالان ئەمری ئەدامی هەیە بەس تەنفیز ناکرێ ئەمە بەبێ باگراوندی سیاسی بەبێ چرای سەوزی ئەمریکیە غەربە ئیسرائیلیە حتا ڕازیبوونی دەوڵەتی تورکیایە ئەردۆغان مەسەل لە پڕا ناکەوێت بەسەر ئەمە تۆ ئەگەر لێ بێنم 4 ڕۆژان دۆخان وتی چی وتی لە 1 ڕۆژی داهاتوای ئەلانی پەکەکەی ئەلانی خۆڵۆشانی خۆیان دەکەن بەڵێ ئاگادارە ئەمانە ئاگادارن ینی باخچەلی ئەم تەسلیحە گەورە و هێنانی یەکێکە مەطلوبە و لە دادگایە و ئەبێ ئەدام کرێ بۆ ناو پەرلەمان کە مؤسسەیەکی ڕسمیە و قسەکردن و وەفد بڕوا بۆ لای ئەمە ئەکەوێتە ناو زمنی و ساهمیان هەیە لەو گۆڕانکاریە گەوری کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە تورکیاش ئەڵێ من بە زەرێکی کەمتر لی دەرچم یعنی پێت وانە بڵین کوردستانی باکوور ببێتە دیفاکتۆیەک ئیتر فیدراالیە کۆنفیدراالیە شتێک لەم بوارە من بە دووری نازانم لە سیاست زۆر باشە مامەسا با بێنە سەر هەرێمی کوردستان خۆمان پێت وە وەکو بەڕێزت فەرمووت دوای 12 دنیا گۆڕانی بەسەردایە بەس جیۆپۆلۆتیکی کوردستان جوگرافیای سیاسی کوردستان پێزی ئەوەی تیا ببێتە وڵاتێکی سەربەخۆ کە وڵاتێکی داخراو بە لە هەر چوارلاوە بە دوژمن دەورە دراوەیانی چی پێ ئەکرێت لەم بارەوە مەخە بە بەڕێز بڵێم ئەو دوژمنەی تا نیو سعات لەمەوە پێش تا 2 ڕۆژدەمە پێش تا 2 مانگەوە پێش لە 6 مانگی داهاتوە نامێنێ ئێستا سووریایی سەردەمی حافظ ئەسەد نییە سونە خراپتر پێ دوانێ خراپتر بێت بشتێ بەڕێزت بڵێم ئێستا سونە خۆی نەگرتووە داعش خۆی نەگرتو داعش دەڵەمەش نییە داعش ئەجندەی خلیجی ئیسرائیلی ئەمریکی جێبەجێ نەکا بە 24 ساعت لایە بەر ئەحمەد جۆلانی ئەڵێم بەڵێ جۆلانی بەڵێ ئەگەر ئەمە نەکات ئەمە سوورەی جاران نییە ئوردن کەلکاوە بە عێراقەوە ئوردنیەکە لەم بینە حرەکەی ئیخوان موسلیمینی ین کرد کاکە هەر ڕەفز کرد لەبەرەوەی ئەمنیەت و ئاسایشی خۆی ئەوێ تورکیاکەی ئێستا تورکیاکەی پار نییە من بە بەرەزانم باخچەلی واڵێ ئەردۆگان ئاگامی لێ لەمەنێ بێ باخچەلی چۆن لەمەڵێ چۆن ئەمە ئەجندە بە یەکوی دەکەن ئەمە ئەوە عێراق ئێرانی ئەمڕۆ 6 مانگی کەم ئێرانی ئەمڕۆ نابێت کە بچیتە حدود بگیری کە هاتوچۆ بکەی نەتوانی کە دەواازەی لێدا بخات وەکو سەردەمی ڕێفراندۆم لیان کردین ئەم 6 مانگی داهاتووش زۆرە گۆڕێ لەم گۆڕانکاریە جغرافیای کوردستان اقتصادی کوردستان مایەی میلەتی کورد ئەگەر دەسەڵاتی سیاسی یەک خطابی هەبێ ئەگەر هێزە سیاسیەکان پشت بکەنە مەساڵحی حیزبایەتی پشت بکەنە بەرژەوەندی تەسی حیزبایەتی من پێم وایە وەزع زۆر مهەیەە عێراق هەرێمی کوردستان بەر ئەوەکەوێ کە سامێکی مێژوویمان لەم گۆڕەکاندا ئەوەی کە بەلای ئەمە گرنگە مەسەن سووریا با بڵێم تورکیا و ئێران و عێراقش پێت وایە یانیوە بە ئاسانی دەستبەرداری ئەو دوژمنایەتیە سەدەیە بەلانی کرد عەرەب لە دەوڵەتی عەباسی ئومەوی و هەروە بووە عەرەبی سوننە بە تایبەتی
تورکی باکووری خۆمان 600 ساڵ دەماری ملی ئەوەنە ئەسوور بە بەرامبەر بە پرسی نەتەوەی کورد بێجگەرە سەردەمی ڕەگەزپەرستی کەمال ئەتاتورک ئێرانێکی بە هەم شیعە هەم فارس کە کورد هەر بە دەرەجە چواریش نازانێت هەروە بە ئاسانی من نمونەیە بە تۆ بڵێم یەکی هەشتینەوە ئەلەم شوێنە ئێمە بیبین لاینایە لەلایەن بەعسەوە گیرای محەڕەمە بوو دوی هەشت کوێتە گیرێ دوی هەشت بۆ دوی چوار شەش مانگە کات حەو مانگ کات دوی هەشت کورد ئەگەر بڵێم هەموو هێزە سیاسیەکان بە حکمی زاتیەکی محتەرەم هەمووی هاتەوە دوی چوار داوای فیدراڵەکە فیدرال یعنی حکوومەتی خۆت یعنی پەرلەمانی خۆت یعنی سربەخۆیی تەواو یعنی هەنگاونان بەرەو جیابوونەوە ئەخر شەژ مانگ زەمانیش نییە وایە ئەفم کەیسە بۆ ئەمە لەسەر تووچە و ئێران بۆرم نامەنیستە من پرسیارەکەم بەڵام دوای 30 ئەوەنە ساڵش ئەمە ئەو فیدراڵیشمان بەو شێوەیە نەما ئێوە عێراقە بەرەو مەرکەزیەتە ڕوا بەرەو سەنترال ڕوا ئەمە یەکەم خەتای عێراق و شۆفێنێتی عێراقە دووەمیش خۆمان ئیرادەیەکی یەک پارچەیی یەک گوتاری یەک سیاسی یەک خطابیمان نیە ئەفم کەی باوە پێ بڵێم تورکیا شەژمانگی داهاتوو لە شەژمانگی ئێستا ناچێ تو ئەگەر لە تورکیا ئیسا ئەوە پەکە خۆیەوە شێرێتەوە ئەوان مراقەبەیەکەن و ئەوە ئەشنەوە ناوە ئەمڕۆڵێ 1000 ئەندامی پەکەکە کە لەسەر سیاسەتی پەکەکە و پەکەکە بوون جیراون هەمووی بەرە درێت ئەمانە ئەم کرانەوەی کەم نییە لە تورکیا ئێمە ساڵێک کەسێری کە چۆنە بێت ئەمەی ئێران کورد ئەمە سوالێکی عەرەزەیە پێت وایە کورد باکوور ئەگەر ئەوە بە ئازادی بچنە هەڵبژار 900 کورسی بێنن کورد هەشتا ئەوەشتی هێناوە 6 ساڵ 2 ساڵەوە پێش هەڵەیەکی تاریخیان کرد نەچوونە ناو حکوومەتەوە ئەوەش هەڵەیەکی استراتیژی استراتیژی بوو ئێستا ئازادترن ئێستا لە ناو شاران ئێستا بیانوویەکیان ناوە بەدەستەوە کە کورد ئیرهابیە ئەمە کاریگەری خۆی لە ناو ئەوروپا بێت کاریگەری خۆی لەسەر ڕێی عامی عالەمیە بێت لەسەر فەزا گشتیەکەی بێ بیخۆڵکەنێ بۆ ئازادیەکی زیاتر من ناڵم تورکیا بەیانی دەوڵەتی کوردی دروستەکە و ئەی خاتە سەر سینێکی زێڕ و پێشکەش دەکات لانی کەم 200 کورسی دەبێت لە پەرلەمانە مشارەکەی حکومەکەی مشارەکەی قەرارەکەی گوێ لێ ڕاگیرێ ناگیرەی بە ئاسانی تەرد ناکری ئەمانە هەنگاوی نوێن کە گۆڕانکاری بە شوێندا دێت شەژمانگی داهاتوو ئێرانی ئەمڕۆ ئێرانە نییە من هەرگیز پێم وان نییە مفاوەزاتی ئێران ئەمریکا سەر بگرێ و هەرگیز پێم وان نییە عێراق و ئێران بەبێ بەتایبەتی عێراق ئەمریکا خۆی ئامادەکە بۆ لێدان و بەڵام مماتەڵاکە با من تەسریحی دوێنێ ئێرانی پێ بڵم دوێنێ دانیشتەکە بووە یەکشەمە بە ئەرێنی ئیجاب باسیەکەن بەڵام تەسریحیشانیاڵێ ئێمە لەگەڵ ئەم ئەرێنی هێشا کە ئیجابی بووە خۆمان بۆ فەشەلی مفاوەزات ئامادە کردووە بەڵێ ئێران وانێ ینی کە خۆم بەڵێ زۆر باشە ئەمە دا لەوە کات یعنی ئەمە مفاوەزاتەکان ئەمڕۆ ئەخیر شتی ئەمڕۆیە ئەمڕۆ بمبورە بەڕێزت نزیکی لە بڵێن بەرپرسانی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگاری هەڵەبجەش بوویتەوە ئیلا ئاخره یعنی وەک نزیکیت لەم دەستگا بڵین مرکزی قرارەوە پێت وایە کورد خۆی ئامادە ئەکا بە ئەو گۆڕانکاریانە وەکو عیلم زانستیان پێ استراتیژ چیان هەیە لەم بەڕ ینی کورد مەبەستم هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئێستا دوو هێزی گەورە هەیە پێوتی یەکێتی و پارتی واز هێزەکانی کە بێنەوە هێزانی ئەم دوو هێزاڵێ ئەو هێزەکانی تێشەوەی پێگەیانەیە دەنگیانەیە سەوتیانەیە کاریگەریانەیە هەڤاڵی خۆیانەیە ئەندامی خۆیانەیە ئەجندەی خۆیانەیە خۆ ئەبێ حساب بۆوانش بکەی یەکێتی و پارتی یەک ئیشکالی گەورە هەیە جارە یەکێتی و پارتی مەسەرەن هەست ناکەم وەک پێویست هەنگاوی جددیرابێ بۆ یەکگرتنەوەی حکوومەتەکە و پێکەنانی حکوومەتەکە ئێمە کاریگەری بە لەسەر خطابەکەمان بۆ گۆڕانکاریەکان من سەرەتا شتێکم بەڕێزەوت وتم ئەبێ ئیرادەی کورد وە خطابی سیاسی کورد و لەگەڵ ئەوشە پێتوانێت یەکێتی و پارتی هەنگاوی زۆر گەوریان ناوە لە چاو پێش هەڵبژاردنە مەسەلەن بۆ چ شتێک بۆ نزیک بوونەوە لە بڕیار لە شت لە یاک نازانم لەم شتانە هەمووی شتی بفەیتیایە پێ قسەی لەسەر بکە من لەسەرەوە بێ قسە ناکەم نەوەڵا پێم وانە ئەڵم بەڕێزت نزیکتری زۆر باشە ینی پێت وایە کورد ئاگادار نیە یاخود ئاخۆی ئامادە نەکردو بۆ ئەو گۆڕانگاری گەورانەوە ئەوە با بڵێن دەسەوسینە لە بەردەم دەرفەتێکی مێژووی زۆر گەورەیە ئەخر کوردێک خطاب نییە من ئەتوان بڵێم بەشێک هەیە لە کورد ئێستا لە ناو ئەم ئەجددە ئەمریکی ڕۆژڵاتی ناوەڕەسا ئیشەکە و یاریکەرێکی بەتوانایە بەشی جلەوانەیە هەبێ یاریکەرێکی بەتوانانە بێت ئەمە کاریگەریە بێ لەسەر ئیرادەی یەک ئیرادەی کورد یەک خطابی کورد ئەمە مشکلەکەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم گۆڕانکاریانە ڕوئا عێراقی ژەگرێتەوە دوا قەڵعی با بڵین
هەواداران یا بڵێن وەلاکانی ئێرانە لە منتیقەکە و ئێرانی ژەگرێتەوە و پرشیەوە بەر هەرێمی کوردستانی شەکەوێ ئەم پرشکە من بە ئیجابی ئەبینم. سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوو. بینەرانی بەڕێز بەم شوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەشتر و میوانێکی تر خواتان دەگەڵ.